گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسەری یاریدەدەر دکتۆر شانووری ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی هەڵەبجە لە هەڵەبجە و ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سلااوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر بەڕوانینی تۆ چی لە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان دەخوێنیتەوە، داوای ئاشتی دەکا، وەکو دەزانین پرسی ئاشتی لەوێ کورد بە گوڕوتینەوە بەرەو پیری پرسەکە چووە. بە پەیامەکە لە چوارچێوەی نزیکبوونەوەیە لە ڕۆژی جیهانی ئاشتی. هەڵەبجەش وەکو دەزانین پایتەختی ئاشتیە لەسەر ئاسیێرەمی کوردستان. چی لە پەیامەکە دەخوێنیتەوە؟ سەرەتا سوپاس بۆ کەناڵەکەتان بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە من چەند جارێک پەیامەکەم خوێندەوە. پەیامەکە گشتگیرە، پەیامەکە تەنها بۆ تورکیانیە ئەوەی کە من لێ تێگەشتم، بۆ ئەو پارچانەی تری کوردستانی شەکە مامەڵە لەگەڵ دەوڵەتی قوڵا ئەکەن و ئەو پێی وایە هەرێکێک لەم دەوڵەتانە ئەگەر مافەکانی ئازادی، دیموکراسی، دادپەروەری بچەسپێنێ حەقی ئەوەیە گەلانی کورد مامەڵی لەگەڵا بکەن و دەست و پەنجەی لەگەڵا نەرم بکەن. بەڕێز ئۆجەلان زۆر بە گەورەی سەی پەیامەکەی زۆر بە گەورەی نمایش کردووە کە باز لەوە دەکات کە ئەمە هەنگاوێکی استراتیژی و وەرچەرخانێکی مێژوویی گرنگە. ئەوەی کە من لە سۆشیال میدیاش بینیم هەندێک ڕەخنە لەسەر ئەوە دروست بووە لەسەر پەیامەکەی کە دوور و نزیک باسی وشەی کوردی نەکردووە، بەڵام ئێمە پێمان وایە کە ئەمە لە بێ ئاگایی بەڕێزیانەوە نەبووە، ئەمە لەو پەڕی ئاگاییەوە و پەیوەندی بە دۆخەکەەوە هەیە و نەیویستووە ئەم وشەیە لەناو ئەم پرسەیە دووبارە و چەندبارە بکاتەوە بۆ ئەوەی حەزەرێک دروست نەبێ و خەمەکەیشی هەمەکەیشی ئەوەیە کە بەڕاستی ئەم پرۆسەیە جێبەجێ بێ. چونکە ئەو لەوە تێگەشتووە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە تا ئێستا میلەتی کورد لە ڕوبەڕووبوونەوەی جەنگ و شەڕابووە بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی تورکیا، بەڵام ئێستا قۆناغەکە گۆڕاوە و هەلومەرجێک هاتەوە پێشەوە کە لە ڕاستیە ئەم هەلومەرجە هەر پەیوەندی بە میلەتی کوردەوە نییە، بەڵکو پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەگشتی. باشە دکتۆر، کەواتە تۆ گشتگیرتر لە پەیامەکە دەڕوانی. ئەوەی کە لی تێگەیشتوین ئایا بە جەنگ هیچ بەدەست دێ؟ خۆ ساڵانێکی زۆرە هەم لە تورکیا هەزاران کوژراو هەیە، هەزاران شەهید هەیە، جەرگی هەزاران دایک لەوێ سوتاوە، وەکو ئامارە فەرمیەکان دەڵێن 2 تریلیۆن زیاتر دۆلار مەسروفی ئەو جەنگە بووە کە لەوێ بەرپا بووە. ینی نەتیجەکەی هەر ئاشتیە. ئایا بە جەنگ هیچ بەدەست دێ؟ بێگومان من ئەمەوێ عنی لە ڕوانگەیەکی ئاکادیمیەوە سەیری شەڕ بکەین. ئێمە ئەگەر سیر بکەین مەسەرەن دوو جەنگ هەیە لە جیانە، جەنگێکیان جەنگی عادیلانەیە، جەنگێکیان جەنگی ناعادیلانەیە. ئێمە ئەگەر سەیری میلەتی کورد بکەین لە مێژووی دوور و نزیکە ئەو شەڕانەی ئەو جەنگانەی کە کردوێتی جەنگێکی عادیلانە بووە، چونکە جەنگی نەسەپاندۆ بەسەر خەڵکە، یعنی بزاوتی ڕزگاری خوازینەتەوەی کورد لە مقاوما بووە. ئێمە ئەگەر هەر لە شۆڕشی دەرسیمەوە تا شێخ سەعیدی پیران تا قازی محەممەد تا شۆڕشی گوڵان و تا شۆڕشی نوێی کورد سیر بکەین، ئێمە داکۆچیمان لە نەتەوەی کورد کردووە وەکو نەتەوە بمێنێتەوە. چکە ئەوەی کە لە بەرامبەرمان بووە ئەم مافەنەتەوایەتی لە ئێمە زەوت کردووە و زمانی گفتوگۆ و حیواری لە ئێمە داخستووە و هیچ بوارێک نەبووە کە ئێمە بتوانین خۆمانی تا بچەسپێنین. بەڵام ئەمڕۆ کە هەلومەرجێک دێتە پێشەوە بە دڵنیایی دەبێ بیقۆزینەوە و دەبێ لەگەڵی بڕۆین و دەبێ بزانین جەنگ بێجگە لە ماڵوێرانی و نوێکردنەوەی شتە کۆنەکان هیچی تر نییە. ئەوەی کە لە مێژووە هاتووە لە بەتایبەتی کە ئەمڕۆ نزیکە بینەوە 20 ڕۆژی تر ڕۆژی جیهانی ئاشتیە لە جیهانە کە لە دوای بڵین لە دەستپێکی جەنگی جیهانی یەکەمەوە لە 1 ئەیلولی ساڵی 1939 کە جەنگ تەواوە بێ ئەم خواستە دێتە دی کە ڕۆژێک هەبێت بۆ ڕۆژی ئاشتی جیهانی یاد بکرێتەوە تا لە ساڵی 1982 نەتەوەی گرتووەکان بە فەرمی 21 ئەیلول دەکاتە ئەو ڕۆژێک کە ئێمە یادی بکەینەوە. بێگومان من بە چاوێکی بەرزەوە سێ پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلانەکەم و باوەڕم بەوە هەیە کە ئاشتی پەیامێکی گرنگە و دەبێت ئەم دەرفەتە لە دەست نەدرێ. باشە دکتۆر، لە چەند ڕۆژی ڕابردووە قووا تاڵەبانی
دێڕێکێ بوو لە ئاماژەی بەوە کرد وتی پرسی کورد وەکو ینی کێشت لێ دەڕوانرا لە ناوچەکەیە بەڵام ئێستا دەرکەوتووە کە پرسی کورد کێشە نییە بەڵکو کلیلی چارەسەری ئاشتیە لە ناوچەکە ینی پێ وایە کێشەی ئێمە بۆ بە کێشە بۆ وڵاتانی دیکە یان بە پێچەوانەوە پرسی کورد پرسی ئاشتیە و لەگەڵ چارەسەرکردنی پرسی کووردا ئاشتی بەرقەرارە بێ ئاشتی لە ناوچەکە جێگیر دەبێ. من ئاماژەم بەوەدا ینی باسی مێژووم کرد کە کورد بە هەموو مێژووی شەڕەکانی و دەستدرێژی نەکردو دەسەر خەڵک و پرسێکە ترس نەبوو بۆ خەڵکی بەڕاستی بەڵام ئەمڕۆ واقعەک هەیە کە کێشەی کورد یەکێکە لە کێشەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە چارەسەرکردنی خۆرهەڵاتی ناوەڕاست زیاتر پرۆسەی دیموکراسی تیا ئەچەسپێت چونکە میلەتی کورد و سیستەمی سیاسی کورد سیستەمێکە کە باوەڕی بە ئازادی هەیە باوەڕی بە فرەدەنگی هەیە باوەڕی بە ئاینی جیاواز هەیە باوەڕی بە کەمایەتی و بەشداری پێکردن لە پرۆسەی سیاسی هەیە من پێم وایە دەوڵەتانی دنیا لەمە تێگەشتون کە میلەتی کورد شایانی ئەوەیە ئەو مافی پێ بدرێ و پرۆسەکەی پێ دەوڵەمەند بکە بەڵێ بە دڵنیایی پرسی کورد و چارەسەرکردنی کێشەی کورد لە ناوچەکە وەکو هەوێن وایە بۆ ماسێک کە هەموو خۆرهەڵاتی ناوەڕاست ئارامی باڵبەسەر دیا بکێشێت. باشە دکتۆرۆک ئۆکادمیەک ڕۆژی کوردۆخی کورد ئێستا چۆن دەبێنن لە ناوچەکە لە ڕۆژاوای کوردستان لە باکوور لە باشوور ینی هەندێک کەس بە دەرفەتی زێڕێنی دەبینن بۆ کورد و دۆخیاتۆتە پێشەوە هەندێکیش بە پێچوانەوە دەیبێنن ینی دەڵێن وڵاتانی ناوچەکە نایاڵەن کورد شتێکی وە چنگ کەوێ. بێگومان هەر بۆ خۆی قەزەی کورد کە ئیستا لە نێو کێڵگەی نێودەوڵەتیە وجودی هەیە بوونی هەیە ئەمە بۆ خۆی هیوایەکە من بەو چاوەڕەشبینێ سەیری ناکەم بەڵام زیاتر پەیوەندی بە دۆخی ناوچەکانیشەوە هەیە لە هەمووی تایبەرتر ئێستا ئێمە لە باشووری کوردستان هەلومەرجێکمان بۆ هاتۆتە پێشەوە کە جۆرێک لە فیدراڵیمان پێدراوە کە فیدراڵێکەش بە شێوەیەک نییە ئێمە ڕەزامەند بین لەسەری بەڵام ئەمە گرنگە ئێمە بتوانین ناوخۆی خۆمان هێزەکانی ناوخۆی خۆمان یەکدەنگیەک پاڵپشتیەکی کە بنەماکەی بنەماکی ئینسانیانەی نەتەوایەتی دیموکراسی بێت تاوەکو بتوانین زیاتر دۆزەکەمان بەرینە پێشەوە و ئەگەر سێری کوردستانی باکوور بکەین ئەوە تا ئەمڕۆ ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە هەلومەرجێکی زێڕین هاتۆتە پێشەوە و پەیامەکەی ئۆجەلانیش دەری ئەخا کە بەڕاستی نایەوێت ئەم هەلومەرجە لەدەست بدرێ ئەگەر سێری باشووری بە ڕۆژئاواش بکەین دەبینین لەوێ بەڕاستی ینی دەوڵەتانی گەورەی وەکو ئەمریکا هەتا هەنووکەش هەتا ئێستش ئەو پاڵپشتیان بۆ کوردەر بڕیوە هەرچەند کورد لە دۆخێکی زۆر باشان نییە بەهۆی ئەوەی کە تێڕوانینی ڕەگەزپەرستانە وە کێشەی دەوڵەتی قوڵ بە تایبەتی دیمەشق هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بەڕاستی ئێمە بێهیوابین و ڕەشبین بین و من ئومێدم هەیە کە دۆزی کورد زیاتر بچێتە پێشەوە. زۆر بەڕێز دکتۆر شوانووری ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی هەڵەبجە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.